وەک هەموو لایەکتان دەزانن نزیکەی 300 ڕۆژ زیاترە جەنگی رووسیا و ئۆکرانیا بەردەوامە. ئەم ڕۆژ بە شێوەیەکی دراماتیکی زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا سەردانی ئەمریکای کردو لەگەڵ بایدن سەرۆکی ئەمریکا کۆبووە بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەیت کە داخۆ ئەم سەردانە دراماتیکیە بۆ ئەمریکا چ دەگەیەنێ بۆچی ئەم جەنگە ڕاناوەستێ هاوکاری ئەمریکاش هەر زیاد دەکا بۆ ئۆکرانیا. میوانێکمان لەگەڵدایە قسەی زیاتر پرسی زیاتریش لەسەر ئەم بابەتە دەکەین کە داخۆ ئەگەر ئەم جەنگە ڕانەوەستێ ئەوروپاش و جیهانیش بەگشتی بەرەو چۆ دەبا. میوانەکەمان زۆر بەڕێز شکریا برادۆستی شارەزای ئاسایشی نێودەوڵەتی کە ڕاستە و خۆ لە واشنگتۆنەوە لەگەڵماندایە. خاتوو شکریا سڵاوتان لێبێ گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. سەرەتا دەمەوێت بزانم خوێندنەوەتان بۆ سەردانەکەی زێلێنسکی لەم کاتەدا بۆ ئەمریکا و کۆبوونەوەی لەگەڵ بایدن هەروەها پێدانی سیستمی دژە فڕۆکە یاخود دژە موشەکی پاتریۆت چ واتایەکی هەیە لەم کاتەدا ئەمریکا بۆ دەیەوێت جەنگەکە زیاتر خۆش بکات؟ سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانتان بڕاستی کاتێکە زۆر گرینگە بۆ گرینگە چونکەمانە لە پێش کریسمەس داین پێش کریسمەس زلنسکی کەسێکە کە بڕاستی هەر قسایەکی کە دەکات هەر وتارێکی حتا شێوازی دەربڕینی وتارەکە بە شێوازەکە کە زۆر جوان دەتوانین پەیامەکە بگەینێت و خەڵک لەگەڵ خۆی هاوسۆز بکە خەڵکی ئەمریکا و خەڵکی جیهان کە تا ئێستای سەرکەوتوو بۆ لە هەموو پەیامەکەی کە گەیاندویانە. بۆش یەکەم سەفەرەکە دوای 10 مانگ لە دەستپێکردنی هێرشی رووسیا بۆ سەر ئوکراین ئەمڕۆ بووە بۆ واشنگتن بۆ یەکەم وڵات کە پشگیری داتا زلنسکی و یەکەم وڵاتە کە زیاترین پشگیری بە ئوکراینە و شەر ئوکراین نەداوە و پێش کریسمەس هاتووە. ئەوە یەک خاڵی دوم ئێمە دەزانین کە بودجە خەریکە بودجەی ئەمریکا بۆ ساڵی دابێت خەریکە دەنگ لەسەر بودجە دەدرێت لەو بودجەدا لەوانە لە ساڵی دابێت نزیکەی 50 بلیۆن دلار بۆ تەرخان دەکرێت بۆ یارمەتیدانی ئوکراین کە لەگەڵ ئەوەی کە ئەو فترەی 10 مانگە تەرخان کراوە دەبێت نزیکەی 100 بلیۆن دلار کە ئەمریکا یارمەتی ئوکراین دەدات. ئەوە دوو خاڵێگەری نەسەر پرسیارەوە بۆ سیستمی پاتریۆت ئەو سیستەمە زلنسکی لە ڕۆژی یەکەمەوە داوای ئەم سیستەمە دەکات چونکەوە بەرگیری ئاسمانی ئوکراین بەهێز دەکات. ئەو سیستەمە پاتریۆتە ئەوەیە کە پوتین بەجاران باسیەوەی کردووە کە ئەگەر بێت و ئەمریکا ئەوە بۆ ئوکراین دابین بکات ئەوە قۆناغی شەردشتە قۆناغێکی دیکە لەماوە ئەمریکا و وڵاتانی ئەوروپی خوان مباشر یان بڕاستەخۆ دەرگیر یان خواندینە ناو شەڕەدا. زۆر باشە خاتوو شکریە ئێوە مەسەلێکی گرنگتان وروژان لەسەر پاتریۆت بەخۆ دەزانی چەند ڕۆژێک لەمەوە بەرەوا بزانم هەفتەی ڕابردوو بوو هەنری کیسنگەر گەورە سیاسەتمەداری ئەمریکا لە دوایین دیداری لەگەڵ گۆڤارێکی ئەمریکی دەڵێ پێویستە ئەمریکا هەموو توانەکانی بخاتە گەڕ بۆ ئەوەی ئاشتی لە ئۆکرانیا بەدی بێت نەک ناتۆ و ئەمریکا هەوڵ بدەن رووسیا پارچە پارچە بکەن. رووسیا دەوڵەتێکی ئەتۆمیە ئەگەر وا بکەن جەنگێکی یەکجار گەورە ئەتۆمی لە جیهاندا دەقەومێ و هەموو دنیا بە یەکەوە دەسووتێنێ کەواتە بۆچی ئەمریکاوە هەوڵە نادات؟ زانی قسەکانی کەسەنجەر مێرشایمەر ئەو کەسانەی کە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا یا داڕشتنی تێوریەکانی سیاسی ئەمریکی زۆر بەناوبانگە زۆر قسەیان هەموو کاتە لە ناو سیاسەتە قسەیەکەم بووە قسەکانیان تا ڕادێک ئیتر ئەو باوەی نەماوە لە ناو دامەزرێنەرانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا هۆکارەکەی بۆ چەند هۆکار دەگەڕێتەوە کە لە بەداتی ئەم شەڕەدا بۆ کەسانەی وەکو مەسەڵەن مێرشایمەر نانوت بە هیچ شێوازە ئوکراین ناتوانێت بەرگیری بکات ئەوە پوتین بە ئاسانی دەتوانێت شەڕەکە ببات لە ماوەیەکی کورتدا دەتوانێت ببات یعنی بە هەموو شێوازە کە ئێمە لێدوانەکان ئەو کەسانە ئەنەلایز دەکەین شێوە دەکەین دەبینین کە لێدوانانیان لەوانە لەسەر ئەوەیە کە هەمان ئەو قسەی کە پوتین حتا لە وتارێکی لە 2020 پێوانویستی بوو بە شێوازی قسەکانی پێشتری پوتین پێشەوە شەڕەش باسی کرده بوو پوتین دەویست یان ئێستاجی هەڵدەدات بە ئاخرین دانیشتنەکەی کە ئەمڕۆ بووە لەگەڵ هێزەکان و لەگەڵ رووسیا کە چەندین جاریش ئەو دانیشتنەی بەدواخست بەڵام ئاخر جار هاوڵەکەی ئەوەیە کە پێشان بدات لێرە قوربانی رووسایە. رووسیا دەیەوێت وڵاتێک بیت کە وەکو هەموو وڵاتەکان هێزی خۆی بەرزکێتەوە بەڵام ئەوە ئەوروپا ئەمریکای کە دانەوێت بەرامبەر ئەو بەرزبوونی هێزی رووسیا و رووسیا قبول نەکەن وەکو کەسێک برایك بێتە نا ئەو کۆبوونەوەی هێزەکانی ئەوان بۆیە ئەو کەسانەش ئەو لێدوانانە بەو شێوازە ئەمەتوانێت خوێندنەوەی بۆ بکەین. زۆر باشە خاتوو شکریە دیسان ئێوە ئاماژەتان بە مەسەلەی جیۆپۆلیتیکدا با بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەست بە جەنگی رووسیا و ئۆکرانیا بۆ خۆ دەزانی چین ئەو وڵاتە زەبەلاحە بە هەموو توانای فرەنسا لە لایەکی تریشەوە رووسیا هاتوونەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
ئایا ئەمە پاشەکشەی ئەمریکا نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرامبەر بەو سێ هێزە بە مقابلی بەردەوامبوونی یارمەتیەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا و بۆ دژی رووسیا؟ پێش هەشتێک قسێکی پێم وایە گرنگ بوو خەڵکی ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی کە ئەمریکا دەیەوێت بگەڕێتەوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ دەیەوێت بگەڕێتەوە؟ چون دەرچوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازێکی کە دەرچوو لە ئەفغانستان بە شێوازەیە کە دەرچوو لە عێراقدا ئێستا جاران دەیوت زیاتر ئەوەی کە لێرە باسی سیاسەتی دەروەی ئەمریکا یان شەڕەکانی کە ئەمریکا شکستی تێداهێناوە لە عێراق و ئەفغانستان باسییان دەکرد دەیوت ئەمریکا پێویست نییە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بمێنێتەوە چونکە پێویستی جیهان بە هێزی و بە نەفت و غازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەندە پێویستی پێ نییە. بۆیە سیاسەتی دەروەی ئەمریکا گۆڕا بەرەو ئاسیای ناوەڕاست بەرەو چین بەرەوەی کوریا یان ئەو ناوچەی جیهان سیاسەتی گۆڕا. بەڵام ئێستا ئەو بە تایبەت دیداری ئاخرین دیداری بایدن من ئەگە بەبیر بێتەوە لە سعودیە باسی یەک شت کرد گوتی ئەمە ناتوانین ئەو شوێنە ئەو ناوچە چۆڵ بکەین بۆ چین بتوانێت هێزی خۆی لێرە زیاد بکات. دروستیش هەر ئێستا وا بووە ئاخر دیداری کە شی جینپین لە سعودیە هەبوو کۆبوونەوەی لەگەڵ وڵاتانی کەندا و هەبوو لەگەڵ وڵاتانی ئەفریقی هەبوو یعنی تەمامی ئەو وڵاتانەی کە ئەو ڕێگە ئەبریشمێکی کە چین پلانی بۆ دانەوە بینی ئەمریکا زانیوە کە ئەگەر بێت و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەگەڕێتەوە پەیوەندیەکان لەگەڵ ئەو دۆستانەی خۆی کە ساڵانە ینی ئێستا پەیوەندیەکانیان لە قۆناغی باشدانە وەکو سعودی عەرەبیە بە تایبەت دەیوێت بگەڕێتەوە. ئەڵم بە چ سیستەمێک دەوێت بگەڕێتەوە؟ ئایا دووبارە بەهێز ئەوە ئێستا زووە قسەی لەسەر بەڵام دەزانین کە هەوڵێک هەیە کە بگەڕێتەوە. بەس نسبەت بە رووسیا لە 2015 هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەر شەری سووریا دەهات لەگەڵ پشتگیری بەشار ئەسەد دەهاتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەوەی کە هەیە لە ناو تۆ سەیری بکە وەکو مسلسلێکی لە نێوان چین و رووسیا و ئەمریکا ئێستا چین هەیە کە هێزی خۆی زیاتر دەکات بەڵام رووسیا لە بەرامبەر هێزەکەی کەمتر بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا چونکە خەریکی شەڕی ئوکراینە. زۆر باشە خات و شکریە. هەندێک لە چاودێران ئێستا مقارنە یعنی بەراوردی ئێستا دەکەن لەگەڵ جەنگی جیهانی یەکەم دەڵێن سەرۆک بایدن بۆیە نایەوێ ئەم جەنگەی ئۆکرانیا و رووسیاش لە ئێستادا بوەستێ لەبەرەوەی بەتەمایە بۆ جاری دووهەم خۆی هەڵبژێرێتەوە چاوەڕوانیوێ ئەم دەنگە درێژە چێشێ تاکو بەکاری بێنێ وەکو جۆرێک لە ڕیکلام بۆ خۆی بۆ هەڵبژاردنەوەی جارێکی تر لە ئەمریکا. من بە پێچوانەوە بیر دەکەمەوە چونکە بایدن هیچ پێخۆش نەبوو کە لە سیاسەتی دەروەی ئەوەندە ئالۆزی بێتە پێش کە ناتوانانی کۆنتترۆلی بکات چونکە لەبیر نەکەین ئێستا دەنگۆیەکە کە خەلکانێک ناڕازین کە ئەمریکا ئەو هەموو پشتگیری نظامی یا سەربازی بدات بە ئوکراین. ئێستا ژێکێک لەو خاڵانەی کە ئێستا زلنسکی لێرە ئەوەیە کە لە جبهەی کۆماریەکان کە ئێستا کۆنگرس دەستی ئەوانە لە هەڵبژاردننی کۆنگرس ئەوان سەرکەوتونە ئێستا دەنگ و باسی ئەوە هەبوو کە لەوانە لە ناو ئەو دەنگدان بۆ بودجەی ساڵی داهاتوو پشتگیریکردن لە ئوکراین لەوانە کە کۆمەڵەکە سەر لە کۆماریەکان دژی ئەم یارمەتیە بن لەگەڵەوەی کە دەبینی سەرۆکی کۆماریەکان لە کۆنگرس وتیەتێ من نامە بەربەست بەم بابەتە بەڵام ئێمە چێکێکی سپی نادەینە بە بایدن لە یارمەتیدان بە ئوکراین. یعنی ئەوەژ هەیە ئەو دەنگ و ئەو کێشانەی ناوخۆیی بۆ بایدن هاتووتە پێش لەگەڵەوەی کە بایدن کۆمەڵە کێشەی دیکەش لە سیاسەتی دەرەوەی هەیە یەکێکیان هەرکەیسی ئێران و بابەتی ئەتۆمی ئێرانە. بۆیە ئەو پەیوەندی کە بایدن دروست بەرعکسی ترامپ پەیوەندیەکی باشی لەگە وڵاتانی ئەوروپی کانادا هەیە بوو هۆی ئەوەی کە ئێستا هەمویان یەکدەنگ بن لە پشتگیری لە ئوکراینکەوە امتیازەکە بۆ بایدن. بەڵام بایدن دەیوێت ئەم شەڕە بە شێوازە کۆتایی پێبێت کە لە ناوخۆدا لە دموکراتەکان نەکەوێت ئەو پشتگیری کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێتە. زۆر باشە زۆر بەڕێز شکریا برادۆستی شارەزای ئاسایشی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ شۆرۆڤەکانت کاتێکی خۆش.